لە کۆتاییدا یارییەکی ترسناکی دەرونی کوردی ئەبینین ئاناوی یاریەکە چییە کەی بڵاوە بێتەوانێ و شێوازی یاریەکەش چۆنە. مۆدێکی تازە بۆ یاری FC25 یان ناوکۆنەکەی فیفا 25 زیادکراوە لەگەڵ چەندەها گۆڕانکاری تر. لە یاری GTA6 بێجگە لە ئەمریکا وڵاتێک و دوورگەیەکی تریشی تێدایە و نەخشەکە دەڵێن لە سێ ناوچەی جیاواز پێک دێت. ئالە داهاتوو ئەتوانین لە ناو یاری GTA ئۆنلاین خۆمان مەرحەلە و مشنی تایبەت بە خۆمان دروستکەین و گەیمەرانی تر لەسەر تاسەری جیهان یاری تێدا بکەن. هەواڵچی هەیە لەسەر بەشی دووەمی یاری ڕێینبۆ سیکس سیج. ئایا لە داهاتوو فیلمێکە بینین تایبەت بە یاری زۆر بەناوبانگ و سەرکەوتوو ماینکرافت و کێش پاڵەوانی سەرەکیە ڕۆڵی ستیڤە بینین. بۆ زانینی هەموومانە زیاتر بینەرمان بن. سڵاوی خواتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێر بێنەوە هاوڕێیان من میر عومەرم ئەمە زنجیرەیەکی تری پرۆگرامی سبەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت بەڵام پێشەوەی دەست پێ بکەین لە یاد نەگەن لایکیان بڕگێ بکەن لە هاوڕێکانتان شێری بکەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتە بنووسن ئێستاش با دەست پێ بکەین. لە کۆتاییدا یارییەکی ترسناکی دەرونی کوردی ئەبینی لەسەر ستیم ئەویش بە ناوی سایلنت ئەباندن کە کۆمپانیایەکی کوردی پەری پێ ئەدات و بڵاویشی دەکاتەوە کە ئێستا حالیان لەسەر ستیم بەردەستدا و باشتریشە لە ئێستاوە بیخەنە بەشی وێشلیست کە بڵاو کرایوانێ لە داهاتووتا بە ئاگادارکردنەوە بۆتان بێت کە کۆمپانیەکە بە ناوی فرۆزن گەیم ستۆدیۆیە کە ماوەیەکی زۆرە کار لەم یاریان ئەکەن. یاریەکە بیناهێژی کەسی یەکەمە لە ناو ماڵێکیان با بڵێن باڵەخانەیەکە یاریەکی ترسناکی دەرونیە. طبعاً لە ئێستادا کۆمپانیا کوردیەکان یان گەنجانمان زیاتر هەوڵێن یاری ئەلکترۆنی دروستکەن و لەم چەند ساڵی ڕابردوو چەندەها یاریمان بینی ئەمە هەنگاوێکی زۆر باشە ئێمەش لایەن خۆمانوانێ پشتگیریانەکەین و دەستخۆشییان لێکەین و هەنگاوێکی زۆر گەورەشە. ئەمەی کە ئەشی بینین ئەمە ترەیلەریان تیزەری سەرەتای یاریەکەیە و لە ماوەیەکی نزیکدا یاریەکە بڵاو دەکرێتەوانێ بۆ زانینی زانیاری زیاتر دەربارەی یاریەکە و پێشەوە یاریەکە بێتیش ئاگادار بن و کوتمان لە ستیم بچنەپەڕی فەرمی یاریەکە و بیخەنە بەشی وێشلیستەوانێ بۆی کارەکە بە فەرمی بڵاو کراوانێ ئاگاداری بن و خۆشمان ئینشاءڵڵا بە تایبەتی یاری سایلنت ئەباندن کە هات ئینشاءڵڵا تاقی ئەکەینەوانێ. ڕایەوە دەربارەی ئەوە چییە کە گەنجانمان ئێستا زیاتر هەوڵێن لەم بوارەیە کار بکەن و یاری کوردی دروست بکەن. بەفەرمی یەکەم ترەیلەری یاری FC25 و ناوکۆنەکەی فیفا 25 بڵاو کراوانێ و چەندەها زانیاری نوێمان دەربارەی یاریەکە زانی سەرەتا یاریەکە 27 نۆ ئەم ساڵ بڵاو کردەوە بۆ پلەیستێشن 4 و پلەیستێشن 5 ئەکسبۆکس سیوەن و ئەکسبۆکس سیریس X و سیریس S و لە هەمان کاتیشدا کۆمپیوتەرێکی لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە تایبەتمەندی بە دوواداکەوتنی تیشک لە ناو یاریەکەیە ئەبینین دوو تایبەتمەندیشی ئەوانیش Enhanced Visual لەگەڵ Favor Resolution کە یەکێکیان پشتگیری ڕووناکی یاریدەدەر ئەکا لە یاریەکەیە و کوالیتێکە بەرز دەکاتەوانێ بۆ 4K بەڵام 4K ڕاستەقینە نییە بەڵام وێنەیەکی جوانتر و ڕوونترمان نیشان ئەدات و لە هەمان کادا تایبەتمەندی Favor Resolution ئەمەیان 4K ڕاستەقینەمان پێدەدات و ڕووناکیێکی قیاسیمان پێدەدات بەڵام وێنەکان زیاتر با بڵێن نزیک نین لە ڕاستیەوە یا ڕوونتر نین بەڵام هەردوو تایبەتمەندی بە دوواداکەوتنی تیشکە بەدەست خۆتە کامیان هەڵەبژێری پشتگیری 60 FPS واتە 60 وێنە لە یەک چرکەت ئاماژوا دەکات یاریەکانی FC25 و فیفا لە داهاتوو بە تایبەتی ئەم بەشت لە ڕووی گرافیک و کوالیتی و تیشک و سێبەر و ڕووناکی با بڵێن جوانترە و لە هەمان کاتیشدا یاریەکی نەرمتر تایەتیە و خێراترە لە ڕووی جوڵی یاریزانەکان و کە پشتگیری 60 FPS دەکات. لە هەمان کاتێک تایبەتمەندیەکانی تری یاریەکە ئەویش ئەوەیە لە کاتی ئەڵتیمەیتیمە ئەگەر کارتێک زیاتر لە جارێ بۆ دەرچوو بە تایبەتێکە کارتی یاریزان بێتە کارتی یاریزانی دووبارە ئەوە تاکو 100 کارتی دووبارە ئەتوانی لەگەڵ خۆتا با بڵێ هەڵبگریت و دوای ئەوە بۆ دروستکردنی تیمەکانی ترت بەکاری بێنیت و هەر یاریزانێکی شتاک و حەوت دووجار دووبارە بێتوانێت ئەتوانی بەکاری بێنیت کە لە بەشەکانی ڕابردووەوە نەبوو لەم بەشەیە بۆیان زیا کردووە. لە هەمان کاتە ڤۆڵتا لە یاریەکە لابرا بۆ ئای نازانن ڤۆڵتا چییە دوو تیمی بچووک بەرامبەر یەک یاریانەکرد لە گۆڕەپانێکی تاتانی بچووکە بەڵام ئەبووە حرەکە و فن و
شێوازێکی هوەری و بەکاربێنایە ئێستا مۆدی ڤۆڵتا لابراوە با بڵێن مۆدێکی تازە زیاد کراوە بە ناوی ڕەش ئەمەیان 5 یاریزان بەرامبەر 5 یاریزانە 4 یاریزان لە گۆڕەپان لەگەڵ گۆڵچیەکە تۆ دەست بەسەر 4 یاریزانەکەیە ئەگریت بەڵام گۆڵچی لە ڕێگەی زیرەکی دەستکردەوانێ AI دەستی بەسەرە ئەگیرێت بەڵام ئەو گۆڕەپانی کە تو یاری دەکەیت گۆڕەپانێکی یاری ئاسایی گژوگیایە بەڵام بچوو کراوەتەوانێ و شێوازی یاریکردنیش هاوشێوەی یاریکردنی 11 بە 11 ئاساییەواتە بە شێوازە کۆنەکە نیە حرەکات و مەهارات و فەنی تیادا بکرێت لە هەمان کاتە لە بەشی مەنەجەر کارێریشە ئەم مۆدە ئەبێت کە تۆ لە بەشی گەنجان پاڵەوانەتی بچووکی 5 بەرامبەر 5 ئەکەی لە گۆڕەپانی بچووکە بۆ یاریزانی لێهاتوو بەتوانە بەدەست بێنی لە هەمان کاتە بەشی ڕەش لا كيكو كلابسو التيميت تيميش دەبێت طبعا EA دەڵێت ئێمە گوێمان لە گەیمەران ڕاگرتووە ئەوان پێم وابووە کە ڤۆڵتا بۆ شێوازە پێویستە بوو حەزیان پێ نەبووە لە جیاتی ڤۆڵتا ئەم مۆدی ڕەشەمان بۆ یاریەکە با بڵێن زیا کردووە لە هەمان کاتێک تایبەتمەندیەکانی تری یاریەکەش ئەوەیە لابردنی کۆنتراکت و گرێبەست و عقد ئەویش کە یاریزانێک لە ئەڵتیمەیت تیم عقدەکەی تەواو بێت لە کاتێکە کە پاکێجەکەی تۆ عقد بۆ کرێتوانێ ئەبێ عقدی بۆ زیاکی بەڵام لەم دووە کۆنتراکت و گرێبەست نامێنێ پێویست ناکە هەموو ماوەیەک تازەی بکەیتەوانێت لە هەمان کاتیشە سیزن پاسی تێدا ئەبێت بەڵام دەڵێن سیزن پاسەکە بە شێوازێ نابێت کە ئەمە پارە لە تۆ بکێشینەوانێ بەڵکو بە تێپەڕبوونی کات کە دەچیتە پێشەوانێ زۆر یاری بکەی هەنێ تایبەتمەندی و جل و بەرگ و با بڵێن ڕنگ و هێما و گۆڕەپانی جیاوازت بۆ ئەکرێتەوانێ ئەمە شێکەم جارە زیایکوین ئایا ڕای تۆ دەرباری ئەم گۆڕانکاریە جیاوازان لە ڕووی گرافیک و شێوازی یاریکردن و ئەم مۆدانە چییە ئەگەر پلێری یاری FC 25 ئەبیت لە داهات ساڵانێکی زۆرە هەواڵمان بیستووە کە یاری زۆر بەناوبانگ و گەورە و سەرکەوتوو ماینکرافت فیلمێکی لێ بڵاو دەکرێتەوانێ لەم ماوەیەدا چەند وێنەیە دزەی پێکراوە کە شێوازی با بڵێن کارەکتەری سەرەکی پاڵەوانی با بڵێن فیلمەکە چۆنە و پاڵەوانەکەش چه ئەکتەریەکە و لە هەمان کاتە ئەو ئاژەڵ و دڕندانی کە لە ناو یاریەکەشان شێوازیان چۆنە طبعاً ئێمە با بڵێن مەڕەپەمەیەکەمان بینی کە بە شێوازێک وەکو ڕاستی دروستکراوەتەوە کریپەرمان بینی ڕێک ناسیمانەوانێ لەگەڵ هەنگەکە لە هەمان کاتە پاڵەوانی ڕاستەقینە ئەکتەری زۆر بەناوبانگی کۆمیدی جاک بڵاکە بەڵام جاک بڵاک هاوشێوەی خۆیەتی واتە نزیکیان نەکردوێتەوانێت لە ستیڤی کارەکتەری سەرەکی بگرە قژی درێژە و ڕیشیشی هەیە و تەورەکەی بەدەستەوەیە و بە هەمان شێوە تیشەرتەکە و با بڵێن پانتۆڵەکەی ستیڤی با بڵێن لە پێدایە و لە پاڵیە لە پاڵ ئەم وێنەی کە زەی پێکراوە نووسراوە کە ستیڤ لە جیهانی ئۆڤەروۆڵد ئەژی باشە و گورگێکی ماڵیشی هەیە و ژیانێکی خۆشی بۆ خۆی دروست کردووە بەڵام مالگۆشە دڕندەیەکە یەت با بڵێن دەستگیری دەکات و دەیخاتە زیندانەوانێت 4 کەس لە دەرەوەی ئەو جیهانی ئۆڤەروۆڵد دێنە ناو جیهانەکە ئەبێ هەوڵ بن کێ ستیڤ ڕزگار بکەن بەڵام دەڵێن شێواز یاریەکە شتێک ترسناکە چونکە ئەو ئاژەڵ و با بڵێن دڕندانی کە لە یاریەکەیان هاوشێوەی یاریەکە بە شێوەیەکی کارتۆنی با بڵێن شێوە با بڵێن مناڵانە دروست نەکراوە بەڵکو لەوانە یاریەکە ترس و با بڵێن دڵە ڕاوکێش و هەست بزوێنەر بێت و وا بڕیار بوو بۆ یەکەم جار 2019 شتێکمان لە فیلمەکە نیشان بم بەڵام دواخرا بەڵام دەڵێن بە فەرمی لە شواری 5 2025 بۆ یەکەم جار تریلەرێک تیزەرێک تایبەت بە فیلمی ماینکرافتمان نیشان ئەدەن ئاتۆیەکی لە گەیمەران یاری ماینکرافت و پێت وایە ئەگە فیلمێک دەرباری ئەم یاریە بڵاو کردو لە پاڵەوانێتی جاک بڵاک سەرکەوتوو بێ یاخود داتا بڵاو بۆوانێ لەلایەن هەژماری تێزفانستو لە ئێکس تویتەری ڕابردوو کە گوایە لە GTA ئۆنلاین بەشێک بڵاو ئەبێتەوانە کە تۆ خۆت مەرحەلەی خۆت میشنی خۆت دروست بکەی خۆت یاری تیابکە یا لەگەڵ هاوڕەکانتە یان کەسانی تر با بڵێن لە سەرتاسەری جیهان سێرچ بکەن بۆ کۆدی مشنەکە و یاری تێدا بکەن طبعاً ئەم زانیاریانە تێزفانستو چۆن دەستی کەوتو ئەوی شوەیە لە نوێترین ئەپدەیت بەناوی بۆتم دۆلەر باونتی لە فایلی یاریەکە لەسەر کۆمپیوتەر بەشێک دروست کراوە بەناوی پابلیک میشن کریئیتەر بەڵام ئەم بەشە بەتاڵە بەڵام گەیمەران پێیان وایە کە ئەم بەشە لە ئێستاوانێ دروست کراوە بە بەتاڵی دوایەوە بۆ GTA ئۆنلاینی زیاد دەکەن کە گەیمەران هاوشێوەی چەند
تەنەها یاری جیاوازی تر بتوانن مشن و مەرحەلەی خۆیان دروست بکەن و گەیمەرانی تریش یاری تیا بکەن ئەمە شوا دەکات یاریەکە بڵاو بێتەوانێ و هەزاران و سەدان هەزار مەرحەلەی جیاواز دروست کرێت لە هەمان کاتیشدا پێشتر لە چی یاریەکە بینیمان لە یاری تیم فۆرترێسی 2 کە 7 ساڵە بێ یاریەکە بڵاو کراوەتەوانێ بەڵام ڤالڤ کۆمپانیای خاوەنی یاریەکە چی کرد ئەو بەشەی دروست کرد کە کەسانێکی تر گەیمەران بتوانن مەرحەلە دروستکەن و یاریزانانی تریش بە هەمان شێوە بتوانن ئەو مەرحەلانە دووبارە بکەنەوەوانێ و چێژی لێ ببینەوە کە یاریەکە دەوڵەمەندتر و گەورەتریش بێ و لە هەمان کاتە ئەم بڕیارەش دروستە چونکە ئێمە حالیان ساڵی داهاتوو GTA6 بڵاو کرێتەوانێ لەم دووە ئیتر کۆمپانیای ڕۆکسار پەرە نایە بە GTA5 ئەڵێ ئەم بەشە ئەکەمەوانێ بۆ یاریەکە بە زیندوی بمێنێتەوانێ گەیمەران خۆیان وا بکەن یاریەکە دەوڵەمەند بێ و بەردەوام بێت بەردەوام گەیمەری تازەی بۆ بگەڕێتەوە چونکە هەر جارە بگەڕێتەوە مەرحەلەی تازە گەیمەرێکی تر دروستی کردووە ئەم یاری پێ دەکات ئێنجا بینە سەر هەواڵێکێک لە گرنگترین و بەناوبانگترین یاریەکانی جیهان GTA6 کە ساڵی داهاتوو بڵاو کرێتەوانێ ئەم هەواڵەمان پێگەیشتووە دەنگوویە لەلایەن کەسێک کە هەواڵ دزە پێ دەکات بە ناوی تایلەر ماک ڤیکر دەڵێت بێجگە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ویلایەتی فلۆریدا و بەتایبەتی شاری مەیامی ئەوە وڵاتێکی تریشی تیا دەبێت ئەویش کوێیە وڵاتی کوبایە کە زۆر نزیکە دوورگەیەکە لە فلۆریداوە لە هەمان کاتە دەڵێن با بڵێن لەبەر چی کوبا طبعاً ئێمە زانی کارکتەری سەرەکی یاریەکە کچێکە لاتینیە لەوانەیە بە ئەسڵ خەڵکی کوبا بێ یان کوبا بێ و گەشتی کردبێ یان دایک و باوکی کاتی و گەشتی کردووە چوو بێ بۆ فلۆریدا و لە ئێستادا لە مەیامی با بڵێن کەسانێکی زۆری خەڵکی کوبا هاتوون ئیتر وەکو پەنابەر وەکو ئیش وەکو کار و هەتا دوایە و تەنەها گروپی کارتێڵی شەیەکە کار بە مادی هۆشبەرەکەن لەویان لە هەمان کاتە هەواڵێکی تریش بڵاو بووانێ دەنگووی پێوە کراوە دەڵێن کە دوورگەی باهامەسیشی تایە دوورگەی باهاماس دەکەوێتە نێوان کوبا و لە هەمان کاتە فلۆریدا ولاتی فلۆریدا و شاری مەیامی بۆیە دەنگۆکان وان کە یاریەکە سێ ناوچی جیاوازی تێدا دەبێت کە فلۆریدا مەیامی بەهاماس و کیوبا ئەبێت لە نێوانیانە گەشت دەکەیت بەڵام هەواڵێکی ترمان پێشتر زانی کاڵێ زۆربەی باڵەخانەکانی ناو یاریەکە ئەتوانی کارێک بکەیت و بڕۆیتە ناو باڵەخانەکە ئەمە شوا دەکات یاریەکە وردەکارێکی زۆری تابێ ئایا سێ دوورگە یان سێ دوو وڵاتی جیاواز و دوورگەیەکی تێدا بێت یاریەکە زۆر زەبەلاح بێت ئایا کۆمپانیا توانای هەیە ئەم هەموو باڵەخانە و شوێنە تۆ بتوانی کارێکی لەگەڵا بکەیت بەڵام تا ئێستا ئەمە هەواڵە و دەنگۆیە و بڵاو کراوەتوانێ بە فەرمی کۆمپانیای ڕۆکسار ئاماژەی پێنیاوە بەڵام ئایا تۆ پێت خۆشە بێت لە چەند شارێک یا چەند وڵاتێکی جیاواز یاریەکە پێک بێت و گەورە و بەرفراوان بێت و هەر شوێنێکیش با بڵێن ئۆتۆمبیلی جیاواز بێ باڵەخانەی جیاواز بێت و لە شوێنێک بۆ شوێنێ بڕۆی هەست بە جیاوازیەکە بکەیت وەکو چۆن لە سان ئەندرێسا بیریمان کە سێ شاری جیاوازی تێدا بوو ڕایتەوە چێ لە کۆمنتە بوومان یاری ڕێینبۆ 6 سیجێک لە یاریە سەرکەوتوەکانی یوبیسۆفت ئەوە ئەڕوا بۆ نزیکەی 10 ساڵ کە پێشتر 9 ساڵە یاریەکە 2015 بڵاو کراوانێکی لە سەرکەوتوترین یاریەکەن کە تا ئێستا پاڵەوانێتی بۆ کرێتەوانێ گەیمەرانێکی زۆر یاری پێ دەکەن و چێژی لێ دەبینن هەواڵ بڵاو بۆتوانێت بەڵام فەرمینیە جارێک کە 4 ساڵە کار لە بەشی دووەم یاریەکەیان ڕێینبۆ 6 سیجی 2 بەڵام ئەم جارە جوڵێنەری یاریەکە با بڵێن محرکی دەگۆڕم بۆ سنۆ درۆپ کە ئەو جوڵێنەرەیە کە پێش ماوەیەک یاری X-Defined بڵاو کراوانێ هەمان جوڵێنەری یوبیسۆفت کاری لەسەر دەکات لە هەمان کاتا دەڵێن ئەم جوڵێنەرەشمان بۆیە بەکارهێناوە چونکە بەشی ڕابردوو ڕێینبۆ 6 سیج کێشەی تێدا بوو لەبەر ئەوەی ساڵانێکی زۆریش بڵاو کراوەتەوانێ هەنێ جار لەوانەیە هاکەر با بڵێن وا لە یاریەکە بکات کە بێزارکەر بێ بۆ گەیمەرانی تواتە هاک بەکاربێنێ هەر بۆیە بڕیاریان ناوە کە ئەم سیستمە نوێیە ئەم جوڵێنەرە بەکاردێنن سیستمێکی نوێش بەکاردێنن کە زۆر بە زەحمەت گەیمەران بتوانن هاکی یاریەکە بکەن و لە گەیمەرانی تریش تێک نەدەن و پاڵەوانێتی زۆر گەورە و جیانیشی بۆ کرێتوانی و یاریزانی پڕۆی هەیە یاریکی زۆر سەرکەوتوو بووە و بیرۆکەی زۆر جیاواز بووە ئایا توێشی لە گەیمەران یاری ڕێینبۆ و پێت خۆشە بێ بەشی دوو بێت بێگومان بە کوالێتیەک و گرافیکی بەرزتر و سیستمێک و جوڵەنەرێکی باشتر بۆی کەمترین هاکی تێدا بێت و لێرەدا هاتینە کۆتایی سبەی گەیمینی ئەم هەفتەیەمان بە هیوای بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێبینی بێت و پێماوەدن لێیان نەکەن لایکیان بڕگێ بکەن و لە هاوڕەکانتان شێریکەن و ڕێخۆشان لە کۆمنتە بنووسن ئەگەر لە یوتیوب وانێ بینەربانی سابسکرایبی کەناڵتان لە یاد نەچێت و زەنگۆڵەکەش چالاکە بۆ ڤیدیۆکانتان باگادارکردنەوە پێ بکات ئەگەر لە سۆشڵ میدیاکانی ترەوەی ئەوە فۆلۆ و لایکی هەژمار لە یاد نەکەن من میر عومەرم لە سبەی گەیمین سەلام عەلەیکوم